ئازیزان سڵاتان لەبێت هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەرلەبیانی پێنجشەممە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. مانگرتنی دوکاندارانی کۆمەڵی تجاری خۆرشید زرێبار، ناڕوونی باری تەندروستی ئارمیتا گەراوەند، دروشمنووسینی لاوانی شۆڕشگێڕی شاری سنە، کۆبوونەوەی بنەماڵەی گیانبەختکردووان لەسەر مەزاری ئیسا بیگلەری لە ڕوانسەر، دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی کوردستان، نادیاری چارەنووسی پژمان مرادی لە زیندانی شاری مەریوان، درێژەی ناڕەزایەتیەکانی کرێکارانی سەنعەتی نەوت لە ئێران و مانگرتنی کرێکارانی پێتروشیمی ئابادان. دەستپێکی هەواڵەکان. مانگرتنی دوکاندارانی کۆمەڵی تجاری خۆرشید زرێبار. کۆمەڵێک لە دوکاندارانی کۆمەڵی تجاری خۆرشید زرێبار لە ناڕەزایەتی بە ناکارامەیی بەڕێوەبەری ئەو کۆمەڵە تجاریە دەستیاندایە مانگرتن و دوکانەکانیان داخست. بەپێی راپۆرتەکان چوارشەممە 12 ڕەزبەر بەهۆی پڵۆمکردنی یەکێک لە دوکانەکانی ئەو هاوڵاتیانە دوکاندارانی کۆمەڵی تجاری خۆرشید زرێبار لە ناڕەزایەتی بە ناکارامەیی بەڕێوەبەرانی ئەو کۆمەڵە تجاریە دەستیان لە کارە کێشایەوە و دوکانەکانیان داخست. ناڕوونی باری تەندروستی ئارمیتا گەراوەند. ئارمیتا گەراوەند تەمەن 16 ساڵ و خەڵکی کرماشان بەهۆی لێدانی هێزە ئەمنیەتیەکانەوە لە میترۆی تاران بێهۆش بووە و بۆ نەخۆشخانەی فەجر گواسرایەوە. تا بە ئێستا باری تەندروستی بەناجێگیری ماوەتەوە. بەپێی راپۆرتەکان ناوەندە ئەمنیەتەکانی ڕژیم بە مەبەستی پێشگرتن لە بڵاوبوونەوەی ئەو هەواڵە گۆشارێکی زۆریان خستوەتە سەر بنەماڵی ئارمیتا گەراوەند و هەڕەشیان لێ کردووە لە ئاگەری قسەکردن لەسەر ئەو ڕووداوە بەرەوڕووی ئەنجامێکی خراپ دەبنەوە. جێگەی ئاماژەیەکە بنەماڵەی ناوبراو لەژێر چاودێری ناوەندە ئەمنیەتیەکاندان. دروشمنووسینی لاوانی شۆڕشگێڕی شاری سنە. ڕۆژی چوارشەممە 12 مانگی ڕەزبەر لاوانی شۆڕشگێڕی شاری سنە لە پشتیوانی لە ئارمیتا گەراوەند دیوارەکانی شاری سنەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بەپێی هەواڵی گەیشت و کچان و کوڕانی ئازادیخوازی شاری سنە لە پشتیوانی لە ئارمیتا گەراوەند دیوارەکانی ئەو شارەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند و بەو کارە ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە جەنایەتەکانی ڕژیمی ئیسلامی نیشاندا و بەڵێنیاندا کە پشتیوانی بنەماڵەی ناوبراو بن. کۆبوونەوەی بنەماڵەی گیانبەختکردووان لەسەر مەزاری ئیسا بیگلەری لە ڕوانسەر. ڕۆژی چوارشەممە 12 مانگی خەرمانان بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەسەر مەزاری ئیسا بیگلەری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بە پێی زانیاریەکان بنەماڵەی دادخوازان و ژمارەیەک لە خەڵکی ئازادیخواز ڕۆژی ڕابردوو با کۆبوونەوە لەسەر مەزاری ئیسا بیگلەری لە گۆڕستانی ڕوانسەر وێڕای بەرزنرخاندنی یادی ئەو گیانبەختکردووەی ڕێگای ئازادی و بەرابەری بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕشانازی بن. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شارەکانی کوردستان. ڕۆژی چوارشەممە 12 خەرمانان سێ هاوڵاتی لە شارەکانی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکران. ناسنامەی ئەو چەند بەندکراوە بریتیە لە کیانوش چراغی تەمەن 43 ساڵ، ئەحمەد تەکلیفی تەمەن 37 ساڵ خەڵکی شاری ئیلام، فەرزاد شیری خەڵکی دیواندەرە لە ڕۆژی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەرکران. جێگەی ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردنیان و شوێنی ڕاگیرانیان لەبەردەستان نییە. نادیاری چارەنووسی پژمان مرادی لە زیندانی شاری مەریوان. پژمان مرادی خەڵکی شاری ڕوانسەر ماوەی 18 مانگە کە لەلایەن هێزەکانی ئیتڵاتی سوپای پاسداران لە شاری مەریوان دەست بەسەرکراوە تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستان نییە. بەوەتەی سەرچاوە خۆجەییەکان ڕۆژی 26 ڕەشەمەی 1400 پژمان مرادی بۆ ماسیگرتن چوو بۆ گوندی دێوەزناوی سەر بە شاری مەریوان و لەوێ لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە ڕفێندرا. ناوبراوە سەر بە هیچ گروپ و لایەن و حزبێک نییە و بێتاوان لەلایەن حکوومەتەوە دەست بەسەرکراوە. بەوەتەی بنەماڵەی پژمان بە دوواداچوونەکانیان لە ماوەی 18 مانگی ڕابردوودا بێ ئاکام بووە و هیچ بەرپرس و ناوەندێکی دەوڵەتی وەڵام دەرەوەی داواکاریەکەیان نەبووە و نیگەرانی دۆخی تەندروستی ڕۆڵەکەیانن. کوژرانی هاوڵاتیەکی بەلوچ لەلایەن گروپێکی چەکدار.
ڕۆژی چوارشەممە 12 خەرمانان هاوڵاتیەکی بەلوچ لەلایەن چەند کەسێکی نەناسراو بە شێوەی ڕاستەوخۆ تەقەی لێکرا. بەپێی راپۆرتەکان موسا چاکری 22 ساڵ و خێزاندار لە ڕۆژی ڕابردوو لەلایەن چەند کەسێکی نەناسراو تەقەی لێکراوە و بە سەختی بریندار و پاش گواستنەوەی ناوبراو بۆ نەخۆشخانە گیانی لەدەستدا. درێژەی نەڕەزایەتیەکانی کرێکارانی سەنعەتی نەوت لە ئێران. ڕۆژی چوارشەممە 12 خەرمانان کرێکاران و پێرسنێلی سەنعەتی نەوت لە دوو شرکەتی فەلات قاڕەی ئێران و نەوت و گازی پارس لە ناڕەزایەتی بە دۆخی ژیان و شوێنی کاریان بۆ جاری دووهەم کۆبوونەوە. کرێکارانی سەنعەتی نەوت خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، پێدانی پاداشت و سەنەواتی ساڵانی پێشوو، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و ئەمنیەتی پیشەیی بوون. کرێکارانی هەردوو شێرکەتی ناوبراو ڕۆژی ڕابردوو بۆ جاری دووهەم بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان کۆبوونەوەیەکی هاوبەشیان ڕێک خست و خوازیاری بایەختان بە کێشە و گرفتەکانیان بوون. مانگرتنی کرێکارانی پێتروشیمی ئابادان دوایین هەواڵمانە. کرێکارانی پێتروشیمی ئابادان بەهۆی دواخستنی حەقدەستەکانیان دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان کرێکارانی پێتروشیمی ئابادان بەهۆی نەدرانی حەقدەستی چەند مانگی ڕابردوویان و هەروەها دژ بە کەمکردنەوەی حەقدەستەکان و هەڕەشەی حراست لە هاوکارەکانیان مانیان لە کار گرتووە و ڕایان گەاندووە تا ئەو کاتەی داخوازیەکانیان جێبەجێ بکرێت درێژە بە مانگرتن ئەدەن. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکران کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.